نافازن کە بەڕێزان ڕاوێژکاری خێزانین لێرە لەگەڵمانە ببووی کە لەسەر شێوازی دروستی گلەیکردن پێمان بڵێن. سڵاوی لێ بە دکتۆر دانا، بەیانیت باش؟ بانی باش دکتۆر، بەخێر بێت. سپاس بەیانی ئێوە باش، هەموو بینەرانی ئازیز و خۆشەویستیش. دکتۆر سەرکە قسێکی کرد پێ تۆزە گلەیم جوان کرد من دکتۆر. بەڵێ شێوازەکەی وت شێوازەکەی تۆزە جوان کرد. دکتۆر ئەوەی کە بۆ نمونە هەر قسێک لەناو خۆمانە هەیە ئەڵێن بۆەوەی کە گلەیەکە جوانکەن ئەڵێن گلەیی لە ئازیزەکرە جەنابەت وتە هەنێ قسەی تریش هەیە لەوانێ هەر ئابم شێوەیە بێت تۆزێ بێ بیگۆڕین. جا بەڕێزت پێمان بڵێ بەڕاستی گلەی بۆ لە ئازیزیش ناکرێتە نانەت؟ لە ڕاستیە گلەی کەم بێت یا زۆر بێت هەر خراپە. گلەی چاک و خراپ نییە، گلەی هەمووی خراپە. بەس گلەی هەیە کاریگەریە خراپی و نەرێنیەکەی کەمترە لە گلەیەکی تر. بەس بە شێوەیەکی گشتی لە بواری هەست و سۆز و شعوری ئینسانە گلەیەکان لە سنووری شەڕادا ئەندرێت، نەک لە سنووری ئاشتیە. ئێمە ئەگەر ژمارە سالب و موجەبەکان دابنین بڵین سالبەکان شەڕن، موجەبەکانیش ئاشتی و خۆشەویستیە. گلەی ئەچێتە ناو سالبەکانەوە بە هەموو حاڵەتەکەی، بەڵام سالبیەکە یا دووە یا سە یا ملیۆنێکە دەرەجەی هەیە، دەرەجەکانی فەرقیەکات. لەبەرەوە لێرە وا پرسیارەکرێ باش ئەگەر من گلەیەکم لە تۆ هەبوو یا کەم و کورتیەکەت هەبوو ئەی من چی بکەم؟ هەرەوە دکتۆر چی بکەن؟ هەزارەها ڕێگای ترمان هەیە. بۆچی ئیلا ئەبێ پەنابەرینە بەر شەڕەکە؟ بۆچی بە ڕێگا ئاشتی و خۆشەویستیەکە نەتوانین چارەسەریکەین؟ بۆ نمونە دکتۆر کەسێک ئەبوو بۆ نمونە هەواڵی من پرسێ من بەدەمیەوە بووم، ئەمە نمونەیەکە من لە ماڵەوە نەخۆشم نەیکردو تەلەفۆنێ بکە هەرچەنە بێ شتەکە دوولایەنە بێ بڵێ ترەها دڵپی خۆشە لەم کاتانە. لەم کاتا بوو نمونە من چۆن بەو بڵێم بۆ دەنگێکی منە نەپرسی بۆ تەلەفۆنێکە بۆ نەکردم، ئەمە نمونەیەکی بچووکە چەنەها نمونە گەورەترمانەیە. ڕاستە ڕێگای جۆرا و جۆری زۆرمان هەیە لە تەکنیکەکانی هەست و شعور و خۆشەویستی کە ئەکەوێتە لایەنە موجەبەکەوە ئەتوانین کەڵک وەرگرین، نەک لە لایەنە سلبیەکان. لایەنە سلبیەکان وەکو چیە؟ وەکو گلەیە، وەکو بۆڵە بۆڵە، وەکو دەنگ بەرزکردنەوەیە، وەکو قسە پێوتنە، وەکو دەست وەشاندنە، ئەنواع و ئەشکاڵ هەیە، وەکو پارە خواردنە. هەموو ئەمانە چێتە ناو گلەیژێک چێتە ناو یەکێک لەوانەوە، بەڵام گلەی ئەهوەنتر و هێواشتر و هێمنترە لەوانی تر، هێمنترە لە کوشتن. تۆزێ جوانتر ئەمە ڕازانومانێتەوە. ئەوە کاتێک عادەتەن کەسێک گلەی بەکار ئەهێنێ کە لە تەکنیکەکانی شعور و خۆشەویستی و هەستکردن نەتوانێ کەڵک وەرگێت، نەتوانێت بەکاریان بێنێ، نەیانزانێ. ئەگەر یەکێک حاڵەتێکی ئاوا بوو زۆر ئاساییە لەو کاتەیە ئەگەر لە تەکنیکەکانی ئەملا قازان زۆرگرین ئەبینی دۆستێک خۆشەویستێک هەیە لە کاتی نەخۆشیمانە هەواڵی نەپرسیوین. زۆر باشە من هەواڵیە پرسم فلانە کەس هەواڵە چۆنە دەنگ و باست یەکسەر ئەو خۆی ئەکەوێتە ئەوەی کە ئەزانێت بەڵگە ئەهێنێتەوە داوای لێبوردنەکەم کە من نەتوانیەوە هەواڵ پرسم. نە هەر خۆشەویستی تۆ بەس. تەواو گلەیەکەش قسەکەشی کرد. بۆچی گلەیەکە گە لە دەمی ئێمەوە دەرچێت کەسی بەرامبەر لە بواری هەست و شعورە بواری ئاشتیمان هەیە، بواری ئاشتیمان هەیە و بواری شەڕمان هەیە. ئەگەر تۆ هێرشکی ئەوش دیفاعەکات، بەس ئەگەر تۆ هەدیە و بەخشی بە کەسی بەرامبەر دیاریت بەخشی بە کەسی بەرامبەر سوپاس گوزارە بێت، ئەو خۆی بە تاوانبار ئەزانێت. ئەگەر کەسەکە خۆی بە تاوانبار زانی و بەڵگەی هێنایەوە و داوای لێبوردنی کرد ئەوە زۆر زۆر بە ئاسانی لێ وەرگرە، نەک جەجاری وایەمە بەتاڵیەکەینەوە کە گلەیەکە ئەڵێ من هەر خۆم ویستم گلەیەکە بکەم بەس تۆ لە زمانی خۆتەوت بەتاڵە کردەوە چوە ناو دایرەی شەڕ. بۆچی بەتاڵیەکەیتەوە؟ نە خۆشەویستی تۆ بەسە، تۆ هەر بوونی تۆ، هەناسەی تۆ، سەوتی تۆ، پەیوەندەکەی تۆ بای هەموو دنیا بوو. من جارێکی تر ناتوانیم حاڵەتە دووبارە کاتەوە نزیکی یەکەیتەوە لە جاتیەوەی دووری خەیتەوە چکە گلەی وایە ئەڵێ فڵانە کەس هەر بینیت کۆمەڵە گلەی پێیە خواخوا تا جەژن بۆ جەژنێک نەیبینی بۆ یەک جار هەمووی کۆبێتەوە، دوای ئیکەیتە لە دوو جەژنەکە یەک جەژن نەیبینیت، دوای وردە وای لێ دەیت حەزەکەی کەم لە لایدا بنیشیت. باش بۆ چونکە شعورێکی ناخۆشت پێبەخشی. باشە دکتۆر ئێمە چۆن بتوانین دەستەواژەی گلەی لە ئامۆژگاری جیا بکەینەوە؟ زۆر کاتە بینی باوشە گلەی لە کوڕەکەیە کاشتێکی ئەنجام ماوە سێرەکی گلەیەکی ئامۆژگاریە، کوڕم من لە تۆ عاجزم ئەم شتە و کردو ئەمە کردو، کچم لە تۆ عاجزم ئەمە کردووە مۆکو خێزانێ یان برادەرێکە منە برادەرەکەی خۆشیڵێ پێم ناخۆش بوو ئەم ڕەفتار و نوان لە بەرچای کۆمەڵە کەسە کۆر گلەیە، بەڵام لە هەمان کاتیش ئامۆژگاریە بۆ بووی جارێک ترەمە دووبارە نەکاتەوە.
ئێمە چۆن بتوانین ئەم دوو دەستەواژەیە لەیەک بەداخەوە کە ئامۆژگاری شەرەکەوێتە ناو سنووری شەڕەوە. وایە و دەستەواژێش بەڵێ ئامۆژگاری شەرەکەوێتە ناو داخەڵی شەڕەوە. بۆچی دکتۆر؟ بۆ چونکە کەسەکە پێی ناخۆشە مناڵێکا بڵێ ئاوەر بە ئامۆژگاریت بکەم ئەڵێ نەبڕایەوە باگ لەکە لە دڵسۆستترین کەسیەوە بێ. ئێمە تەکنیکی ترمان هەیە لە بەدیلی ئەمەیە. چۆن با نمونەیەکتان بۆ بێمەوە لە فەرمودەیەکی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەنەسی کوڕی مالیک یەکێکە بێ لەوانی کە زۆر هاوڵی پێغەمبەری خوا بێ درودی خوای لەسەر بێ فەرمێ 11 ساڵ لەگەڵیا بووم 11 ساڵ لە ماوەی ئەم 11 ساڵەیە کە ئەو عادەتی ئەو کاتە هەبووە نەلیدام نەسەر یانی لێدان بەدەست نەسەر زەنیشتی کردم بەسمان نەوتیشی ئەو کارەمەک 11 ساڵم کاری پێ نەکردم. ئەی باشە چۆن ڕەفتارەکانی تۆی ڕاست کردەوە یعنی قسەی نەکردووە. فەرمێ ئەگەر شتێکی بەدڵ بواە سەیریەکیە کرد بەسەر من کارێکی خێرمە کرد تەوقەیەکمە کرد نوێژێکمە کرد نازام هەر شتێکی باشمە کرد سەیرێکیە کرد و زەردەخەنێکیە کرد ئۆکەی. ئەگەر شتێکی بەدڵ نەبوایە ڕووی وەرەجێڕە نەمبینی ڕۆشی گرژ ناکرد تەواو. ئێمە تێ ئەگەیشتین هەر بە چاو تێ ئەگەیشتین کە ئەم کارە کارێکی خراپە خۆمان دووبارەمان ناگەڕێت چکە زۆر خۆشمانەویست. لە بینی خۆشەویستانە ئەوترێت کاتێ دڵەکان ئەبێ بە یەک پێویستی بە قسە نامێنێ هەر بە سیرکردن ئەتوانی هەر بە تەماشای چاو ئەتوانی کەسی بەرامبەر تێبگەێنی. بەس کاتێ دڵەکان دوورەکەونەوە ئەبێتە هاوار بە قسەش ناتوانانی تێبگەێنیت ئەبێ بە پیاکێشان پێ بکێ تێبگەێنی کە کارەکەی خراپە. لەبەرەوە لە بینی چرپە دیقەتی بە ئەوەی کە شەڕەکەن دەنگ بەرزەکەنەوە ئەوەی کە گفتوگۆکەن قسەی ئاساییەکەن ئەوەی کە زۆر یەکتریان خۆشەوێ بە چرپە قسە ئەەکەن کە زۆر زۆر یەکتریان خۆشەوە و دڵیان لەگەڵ یەک تێکڵاوە بێ هەر بە چاو کەسی بەرامبەر تێگەێنێت وشە نامێنێت. هەموو ئەمانەی کە باسمان کرد هەموو ئەمانە هەتا لە چرپە و لە دەنگ و لە چاو لە هەست نزیک بیتەوە لەلایەنە باشەکەیە. دکتۆر کەسێک قسێکی زۆر جوانیە کرد ئەی وشەکان هەندێک جاریان زۆربەی جار ئەبنە سەرچاوی دروستبوونی بۆ نمونە ئاڵۆزی هەندێک جار دڵەکان عاجز دەکەن بە قسەکەی جەنابەت هەندێک جار نگایەکی چاو دنیای قسە هێنێت هەر پێویستی بە وشە نامەنێسڵان. ئێمە لە بواری خێزانیا شتێکمان هەیە ئەڵێن پیاوەکەیەتەوە ژنەکەیەتەوە لە ماڵەوە گلەیەکیان هەیە ئەم تەکنیکە بەکاربێنن تەکنیکی خۆ بێ ئاگاکردن لە خراپەکان گەورەکردنی جوانەکان. ئەمە تەکنیکێکە ئەبینیت پیاوەکەیەتەوە ماڵەوە یا ژنەکە یەتەوە ماڵەوە پیاوەکە بێتاقەتە ژنەکە بێتاقەتە کێشەیەک ڕوویداوە گلەی یەکەیە هەواڵە پرسینێک هەیە کاتێک کە دێتەوە بە هەمان تەکنیک خۆت بێ ئاگا بکە لەوەی کە چی ڕوویداوە ئەڵێ آخر دڵمە تەقێب ئەگەر پێی نەڵێم خەڵکی ێسا بێتە حەمول بووە یعنی خۆی ناگرێت هەر یەکسەرە بێ ئەو دەقەیە بەسەریان نەڕوە. بەڵام لە بینی خۆشەویستانە ئەکرێت ئەم حاڵەتە ئاوای لێ بکرێت ئەو شکە ئەو کاری کە بەدڵت نەبوو لە ماڵەوە لە خۆشەویستانت لە هاوڕێیانت لە هاوسەرت لە مناڵ سەیرێکیەکەی تو یەکسەر خۆت بێ ئاگاکەی عەلا ئەساس نەبینیوە. بەڵام کاتێک کارێکی باشە ئەکات ماڵەکە پاگەکاتەوە سەعیەکە مناڵەکە هاوسەرەکە دیاریکی بۆ هێناوە ئەیکی بە شتێکی گەورە دوای خۆی بە هەست ئەگەر کەسەکە تۆی خۆش بوێ بە هەستی ئەگات کە چیت ئەوێ چیت ناوێ بەراورد دەکەم. ئەنجەیەکی لە قازانجەکانی هەست ئەوەیە کە قسەی تیانە ئەگەر شتێکی کرد کەسەکەی بەرامبەرت مناڵەکە شتێکی کرد خراپ بوو ڕوود لێ وەرگێڕا یا هاوسەرەکەت کارێکی خراپی کردو ڕوود لێ وەرگێڕا ناتوانێت دوایی بەڵگەی پێ نییە بڵێ تۆ سەرزەنشتت کردم یا تۆ منش شکاند ناتوانانی بەڵگەی پێ نییە بەس تێژگەیشت کە کارەکەی خراپە بەبێ ئەوەی بڕیناری بکەیت وە کاتێکیش کارێکی باشەکە گەورەی ئەەکەیت تێگا ئەڵێ دەستخۆشیت لێکردن بۆ کارە باشەکانم. لەبەرەوە باسی گلەی ئەەکەین و باسی ئامۆژگاریشەکەین. ئامۆژگاری هەردووکیان لە بواری قسەیان بەداخەوە ئەکەونە ئەو دیوی سنووری شەڕەوە یعنی لە سنووری شەڕەکەیان یعنی بێنە پێش چاوی خۆت هاوڕێک لە ناو خەڵکیەکە ئەڵێ وەرە تۆ غەڵەتێکت هەیە بە ئامۆژگاریکی باشت بکەم بۆی دووبارەی نەکەیتەوە ئەڵێ ئەی بۆ بەنهێنی پێت نەوتم ئەی بۆ بە هەست پێت نەوتم چکە
چکە ئاڵێگەر بەنیهێنی پێت بوتمایە هەر منەشکێنی هەر لە بینی خۆم و خۆتە بەس ئەگەر بە هەست ئاوا پێت بوتمایە سیرێکم بکەیت و ئەوە نەخێر منیشە ناشکان لە بینی خۆشم و خۆش تێدەگانم کە کارەکەم خراپ و سێری کێ و لامە کرد ینی و کارم بەدڵ نییە تەواو ئێمە ڕێگەی ترمان هەیە ڕێگەی تەکنیکمان هەیە بە پێچەوانشەوە تۆ ئەچی بۆ میوانداری بۆ لای دۆستێکی خۆشەویستێکە هاوڕێیەکت کاتێک کە داهێنیشی جاری وایە گلەکانی لە تۆ نییە گلەکانی لە حکوومەتە کارەبانیە ئاو نییە پارە نییە حەز ناکەی جارێکی تر لە بچیتەوە زۆر لەگەڵێدانی هەستەکەی من هاتووم دەردەدڵە لەگەڵا بکەم قسەی خۆشە لەگەڵا بگۆڕمەوە هەست و شعورێ لەگەڵا بگۆڕمەوە ئێستا تۆ منەوێ تااقت کرد هەر بە گلەی ئەڵێ ئیگلەی نەکەم چی بکەم ڕێگای تر بەکاربێنە ئێمە لەبەرەوەی ڕێگاکانی تر نازانین بۆ یەکسەر پەنا ئەبەینە بەر گلەی کرد دکتۆر بەدر لەم نگایە لەم سیرکردنە یا بزەی پێکەنینە تەکنیکەکان زۆر جەنابەت تیشکە خەیتە سەری بۆ بەدیل و جێگرەوەی گلەی تەکنیکەکانی تر چین یەکێک لە تەکنیکەکانی تر ڕەفتاری جوانە یەکێک کەسێک کە ئەچی بۆ لای کەسێک ئەتەوێ پێی بڵێ ئەوە نەگلەی مەکە ئەو هەرگلەیەکە تۆ بە زەردەخەنە باسی شتی خۆشی بۆکی و باسی خواردنی خۆشی بۆکی باسی گەشت و سەیرانی بۆکەی بە جۆرێکی تر تێئگەیەنیت کە ئەو ڕێگەی تۆ هەڵەیە وەرە با باسی شتێکی خۆش بکەین گلەیەکەی لە مناڵەکە جگەرە ئەکێشێت گلەیەکە باوکەکە ئەبینێ خۆی بە ڕەفتاری خۆی جگەرە ناکێشێت ماڵێکی خاوێن ڕێک و پێک ئەم ڕەفتارە هزار جار بە قووەترە لەوەی کە بیگەێنێت کە من ئاوا ئەەکەم تۆ ژوا بیکە بۆیە ئەوانەی کە پەروەردەکارن وەکو مامۆستا و دایک و باوک وەکو برای گەورە و خوشکی گەورە ئەبێ بە ڕەفتارەکانیان شت بچێنن لە کەسی بەرامبەرە نەک بە گلەیەکانیان چکە گلەیەکان ئینسان عادەتی وایە ئەکەوێتە حاڵەتی دیفاعیەوە ینی کاتێک گلەی لە کەسێکی ئەڵێ من ئێستا لە کاتی شەڕام نازانی ئەمە لە پەیوەندیکی خۆشەویستی و ئەتیادی و پەیوەندیەکانە وازانی شەڕە یەکسەرەکەوێتە حاڵەتی دیفاعەوە بەڵگە بێنم چۆن بیسەلمێنم کە ئەم شتەی توانیە تۆش گلەیت لەسرە تۆش قسەت لەسرە ئەبێتە شەڕ ئەکەوێتە حاڵەتی ئاساییەوە بەس کاتێک بزەیەکی خۆش شعورێکی خۆش قسەیەکی گەشتبینانە ڕەفتارێکی جوانەکەی کەسەکە لە کوردەواری ئەڵێ پشتێنی لێکەیتەوە بە ئیسراحەت لەگەڵیادا ئەنیشی ناترسی تەعلیقت لێبە ناترسی ڕەخنەیەکت لێ بگرێ ناترسی کەم و کورتیەکانە لای خەڵک باس بکە ئەکەوێتە حاڵەتی ئاساییەوە بۆیە دەردەدڵ بە ئاساییەتە دەرەوە کەواتە جۆری گلەیەکان جیاوازن دکتۆر لە کەسێکی شەو بۆ کەسێکە ئەگۆڕێ زۆر کەس هەیە ئەمەنە خۆش دەوێت چەند گلەیش بکات چەند بەرامبەریش هەستەکانی دەربڕێ ئەزانی کە لە دڵەوە توی ئەوێت بووە ئەم گلەیەکە باشە کەواتە ئێمە چۆن ئەو کەسانە چیا بکەینەوە هەموو شتێک بە بریناری وەرنەگرین هەرچەندە گلەیەکانیش لە بواری شەڕایە بەڵام ئەوش پلەی هەیە پلەی بەرز و پلەی لاوازی هەیە نمونێکرد بەم ستیڤن کۆفی لە کتێبی حەوت خۆکەی خێزانی بەختەوەر باسی خۆی پێنجەمە کات دەڵێ بانکی خۆشەویستی خۆی پێنجم پێڵە بانکی خۆشەویستی بانکی خۆشەویستی وەکو چی وایە وەکو کارتێکی بانک وایە هەردوو هاوسەر بەیەکەوە مشتەرەک بن هاوبەش بنتیا یعنی کارتەکەی هەردووکیان ناوی هەردووکیان لەسەر هەردووکیانەتوان پاری تێ بکەن و هەردووکیانتوان پاری لێ هەڵگرن باشە ئەم هەستی ئەم بانکی خۆشەویستیە چۆنە کاتێک کەسێکت زۆر خۆشەوێت ڕەسیدت تێکردووە ئەویش تۆ چاکە لەگەڵ تۆیاکە ڕەسیدی تێکردووە پارەی زۆر تایە ئەگەر 10 ملیۆن دیناری تیاوێ لە ناو کارتەکەیە ملیۆنێکیشی لێ دەرکەی زۆر پێوەی دیار نییە بەڵام ئەگەر هیچی تیانە بێ ملیۆنێکی لێ دەربێنی یەکسەر ئەچێتە بوارێکی قەرزێکی گەورەوە ئەگەر کەسەکە زۆر چاکەی لەگەڵ تا هەبێت گلەیەکیشی لێ بکەیت گلەیەکەت ئەکا بە قوربانی هەزارەها چاکەکان کە لەگەڵ تا کردووە نایاتەوە لە ڕوت بەڵام لە ڕەسیدەکەتدا ئەبەزێنێ زۆریش خۆشەویست بێت ئەنجا طبعا ئەویش دوو جۆری هەیە یعنی قسەکە لێرە ئەوەیە بۆچی هەندێکیان بە ئازارە کەسێک هیچی بەسەرتەوە نیە دەسەکا بە گلەی کردن لێ قبول ناکەیت بەس کەسێک باوکتە دایکتە خوشکتە براتە هاوسەرە کەسێکی زۆر چاکەکارە گلەیەکی شت لێکە تۆ شەرمەزاری خۆت دەرەبڕی بەس پێت ناخۆشە ئەی چۆن بکەین ڕێژەی توندی گلەیەکە کەم بێتەوە یعنی هەر گلەیەکەین بەس بە ئاسانترین شێوە بیگین ئەگەر گلەیەکە لە کەسەکەت کرد لە هاوسەرەکەت کرد وتێ تۆ کەسێکی خراپی یا تۆ خراپەکاریت تۆ ئەمڕۆ جەژنی لە دایکبوون بووە گوڵێکت بۆ نەهێناوم هەتۆ هەروایت باوکیشە هەروایە دایکیشە هەروا بووە ئەوە پێوتێ ڕەخنە لە خودی کەسەکە ئەگریت
ڕێگەیەکی ئاسانترمان هەیە هەر ئەیگریگریگلێ ڕەخنە لە ڕەفتارەکانی بگرن نەک لە خودی کەسەکە بڵێ تۆ هەرچ کەسێکی باش بووی بەس دوێنێ لە بیرە چووگڵێکم بۆ بێنیت کاریگەری ئەمە لەگەڵ ئەوەی ترا فەرقی هەیە ئەنجا گلەی کاتێک گەیشتە خۆت قورسە کە گەیشتە دایک و باوکت گلەیەکەت خۆش بڵێت تۆ هەروایت و دایک و باوکیشت وایە گلەیەکە بە قوترە بێ کە گەیشتە عەقیدە و ئیمان و بڕواکەت کوردایەتی بێ دینداری بێ نازانم هەر شتێکی تر بێ شتەکە زۆر بە قوتە بێ جاری وایە وەک وایە ئەگەر گلەی لە ڕەفتارەکەت بگرم بەڵام تۆ هەموو ڕۆژێ باش بەس ئیمڕۆ گوڵەکەت لە بیر چوە وەک وایە 100,000 دینار لە ڕەسیدەکەم ڕاکێشا بێ بەس بڵام ئەگەر تۆ هەروایت بەعەدە لە بیرتە چێ وەک وایە ملیۆنێکم ڕاکێشا بێت ئەگەر بڵێم دایک و باوکیشە تەروا بوو وەک وایە 10 ملیۆنم لێ ڕاکێشا بێ ئەگەر بڵێت تۆ خۆت و دین و نەتەوەکەشە تەروا بوون وەک وایە 100 ملیۆنم لێ ڕاکێشا بێ کەواتە دیقەتی بن ئاسانترین جۆری گلەی ئەوەیە گلەی لە ڕەفتارەکە بکەیت وەک بڵێ کەسەکە جیاکەیتەوە ئەمە کەسەکەیە ئەمە ڕەفتارەکانێتی ڕەفتارەکە بەشێک نییە لە کەسەکە بەس لەو کاتەیە لە دەستی قەڵ بەڵام دکتۆر زۆر کات بەرکەوتنمانە بێت زۆر کەسێڵێ ئیتر لە خێزانە بێ لە بینی هاوسەرەکانە لە بینی هاوڕەکانە بێ ئەڵێ بەخوا زۆر تووڕەبمەوە قسانم کرد ئاگام لە خۆم نەبوو قسانم کرد کە کۆمەڵش تیش دەرەبڕێ سێرەکەی ئەو شتانەیە کە توێ پێبرینارەبی کۆمەڵشتی شخصی خۆتە بووی هەڵگرتووی ئەزانێ بەچیت ئەوێ ئەوەی خۆی بەتاڵ کاتەوە بە تۆی ئاڵێ باشە ئەو خاڵە لاوازانەی کەیتر بەدەستیەوەیەتی بەڵام دوایی پێدەڵێ بەخوا زۆر تووڕەبووم بۆیە نەمزانیوە یەتەوە بە شێوازەیە کە شتێکت بووە کە وەرە تۆ بابچین چای بخۆینەوە وەرە بابچین داوەتی من بە بەڵام سێرەکەی و کەسە بەرە لای تۆ بچووکە بێتەوە بۆ لەبەروی چاوەڕێی لەیەکی جارێکی تریش تووڕە بێتەوە قسان و بەرامبەر کاتەوە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە تووڕەبوونیش هەر لە ناو سنووری شەڕایە ئایا ئەگەر کەسێک لە کاتی تووڕەیە کەسێ بکوژێ حاکم حکمی نایات یا لە کاتی هێمنیا بیکوژێت هەر عینەن شتە لەسەری حیسابە بەس کێشەکە ئەو کەسەیە کە نابێت ئاستی تووڕەبوونی خۆی بگەێنێتە حەدێک کە کۆنتترۆلی خۆی لە دەست بدات چونکە تووڕەبوون عادەتێکیە کە بەرز بۆەوە ئیتر لە دەستی خۆتا نامێنیت بلا بە نظری تحلیل نفسیاڵێکەوێتە دەستی عەقلی لاواعی بۆیە ئەو قسانی کە بەرامبەری شتێکە هەمووی ڕاستن وەک بڵێ پوینتن لەسەر تۆ کۆی کردوتەوە ئەبینی شتێک ناڵێ ناڕاستە ئەو ڕۆژە وات کردو بەس نەیوتووە دەری ئەبڕێ بۆیە هەندێک کەس دەڵێن قسەی کاتی تووڕەبوون ڕاستترین قسەیە من وا ناڵێم منڵێم بەشێکی ڕاستە و بەشێکیشی ناڕاستە هەنە جاریش هەڵەن مرۆڤەکان لە تووڕەیە ناسرێنەوە بەڵێ بەتەکیید چونکە لە حاڵەتی ئاساییە هەموو کەسەکان کەسی باشن بەس لە کاتی ئیمتیحانایە کە هەموو تەلەبێ ناتوانێت دەرەجە بێنێت تاقی تووڕەبوونیش کاتی تاقیکردنەوەیە بزانی ئایا تۆ چەندێک دەتوانی خۆت چونکە لە کاتی ئاساییە هیچ هاوڕێک هیچ دۆستی خۆشەویستی نافەوتێنی بەس لە کاتی تووڕەبوونە دەسەکەیت ئەوەی کە 10 ساڵە کۆت کردوتوە سابەیەک لە حسای فەوتێنی گلەیش شێوازێکی ناسکتر و ئاسانترە لە تووڕەبوون یعنی هەر لەو سنوورە ئەگەر ئینسان بتوانێت بگاتە ئاستێک کە گلەیی نەکات بەڵام بیر بکاتەوە من کاتێک ڕەخنێکم لە تۆ هەیە بیر بکەمەوە لە سنووری ئاشتیە قسە بکەین ڕەفتارەکە یان داواکاریەکە لێ بکەم لە بینی هاوسەرانە دوو ڕێگا هەیە بۆ ئەوەی کە بەدیلی گلەی بێ ڕاستەوخۆ هاوسەرێک ژنێک گلەی لە پیاوەکە هەیە ئەتوانێ بە ناز پێوتێ ناز و مەکر داوا تەکنیکی خاتوونەکانە بۆ نمونە ئەمڕۆ ئاهەنگێک هەیە پێویستەکە بیباتە دەرەوە بۆ ئاهەنگێ بۆ مەطعمێ بۆ گەشتێ بۆ سەیرانێ بۆ شوێنێک بڵێ بەس هێشتا پێینە و تۆ هاوسەرەکەشی هیچ ناڵێت زۆر حەزم لە گەشتێک خۆزگە گەشتێکمان بکردە تەواو ئەمن بەڵگەی نییە کەسەکەی بەرامبەر ناتوانێت هیچ بڵێ چی بڵێ خراپە خۆ هیچم نەوتووە هەستێ شعورێکی خۆمە دەرم بڕیوە کەسەکەی بەرامبەر ناکەوێتە شەڕەوە ناکەوێتە ئاراستی بەرگریکردنەوە هەموو توانای خۆی خاتەگەر بۆی ئەو نازە هەڵگرێت بۆی ئەو نازە جێبەجێکە ئەم بەنیسبەتی خاتوونەکانەوە سیلاحێکی زۆر بەقوتە ناز پیاوەکە والیەکە ئەوەی کنەی کردووی پێیەکە بۆی هەندێک جاڵێن ژنەکان ئەو شتێککە بە پیاو ئەیکەن ینی ئەو شتەی پیاو بۆیان ئەکا نەدایکی نەباوکی نەبرا نەخۆشک نەمام هیچ کەسێ نەیتوانێت پێ بکە بەس دوو ناز و مەکری بەسەراکە ئەکسەر پێیەکە سیلاحێکی بەقوتە بەنیسبەتی پیاوەکانیشەوە لە خاتوونەکان چیان هەیە لە جاتیوی گلەی بکەن بڵێ تۆ
ئیمڕۆ منت ئیهمال کرد کە سوکارەکەتت بینی تەواو ئێ من لەبیر نەما ئەوانە داواکاری هەیە ڕاستەخۆ پێی بڵێ داواکاریەکەم هەیە بۆم جێبەجێەکەی عادەتی مەگەر کەسەکە لە حاڵەتی شەڕابێ ئەجینا ئەڵێ هەڵێ بەسەر چاو جا بە من بکرێ داواکاریەکەت بڵێ لە کاتێکا کە کەس و کارەکە دەبینی تۆزێکیش ئاگایەکە لە من بێت ئەبێت ئەڵێ ئەبێت چکە بەڵگەی نییە ئینە کەسەکە ناتوانێت شەڕە لەگەڵا بکە یعنی بڵێ چی بڵێ نەهەرێکم واش بڵێ خۆ من داواکاریەکەم کردو زۆر بە ئاسانی ئەتوانیت بیگەڕێنیتەوە دوو تەکنیکەیە لە کاتی شەڕە تەکنیکێکیان عادەتەن ئەوانی کە کاراتەیەکەن تەکنیکێکیان هەیە کۆنفۆ بەکاری هێنێت ئەمە حادیسەکەیە ئەمەش بۆکسەکەیە کاراتەیە احتیمالی ئەوەدا ئەنیاڵە کە بۆکسەکەم پیا کێشا نەوەکە ئەویش جووم بۆ بکە بۆکسەکەی پیا کێشم و هەر لەگەڵ یەکسەر ئەیگەڕێنمەوە ئەکەمەوە حاڵەتی دیفاعی بەس کۆنفۆوا ناکە کۆنفۆ ئەڵێ کە لێتدا ئیبادەی کە ئەوە بڕۆ احتیمالی گەڕانەوەی دانەناوە بۆ خۆی ئەگەر عزێتی پێ بکێشێ کۆنفۆکە عزێتی زیاتر پێکێشێ بەڵام ئەگەر کەسی بەرامبەری بەقوت بێ لەو کاتەیە کە ئەم مەجای دیفاعی نەهێشتۆتەوە بۆ خۆی مەجای بەرگری نەهێشتۆتەوە ئیبادەیەکەی خات کاراتێکە بەقوتر لەم حاڵەتەیە تەکنیکی کاراتێ بەکارێنی کاراتێت چی ئەڵێ داواکاریەکەم هەیە بۆ مەکەیت ئەگەر بۆی کردی باشە ئاشگەڕێتەوە ئەگەوتی بۆت ناکەم دەی ماڵە ئاوا بێ نەبوو بەشڕ بەزگیلەی یەکسەر بێ بەشڕ تۆ دوێنێ گرنگیت بە من نەیە دوێنێ لێم تووڕە بوویت ناتوانانی بگەڕێتەوە ئەوژەکەوێتە حاڵەتی دیفاعی دەی تۆش دوێنێ پێرە خراپت کرد وەکو شەڕی مناڵی لێ شەڕی مناڵەکان لە ماڵەوە کەس نەزانی خەتای کامیانە ڕاستە باشە دکتۆر جۆرێکی تر گلەیمان هەیە بۆ نمونە کەسێک گلەی لە کەسێکی کەی هەیە پیاوەکەی لە ژنەکەی لە پیاوەکەی بە پێچوانەوە بەرەو ڕوو نێڵێ یعنی چەند کێشەمان بینیوە لەسەر ئەوە ئەچێ بۆ نمونە لای خوشکەکەی دەردە دڵیەکە ئەڵێم ژنەی من وایە ئەمە وای کرد ئەمە وای کرد ئەمە کە سیرەکەی کەسێکی کەش گلەی لەسەری دروسە بێت ئەوش بوویشێکی باسەکە ئەبێ بە سێ کەس یعنی جۆرە کەس گلەیەکان ئەڕوات چەند کەسێک گلەیە خەنە سەر شانی کەسێک کە کەسەکە خۆی ئاگاداریان بابەتە نیە ئەمەشمان بینیەوە لە ناو کۆمەڵگای خۆمانە باشە بۆیە دایمە ئەڵێن ئەگەر دوو هاوسەر کێشەیەکیان بۆ دروست بوو خوا کەسی سێم ئەگەر قسەی خێری پێنەبوو بانێتە نێوانەوە بۆ لەبەروی بابەتەکە نەشێوێنێ ئەم جۆرە گلەییان چۆن بتوانین هەڵبین لەم جۆرە گلەیی خۆمان ڕزگارکەین یعنی زۆر جار بڕوابکە جیابوونەوەی تیا بووە بڕوابکە قەتاکردنی هاتوچەی تیا بوو بۆ نمونە ماڵی کوڕەکەی تر ناچن بۆ ماڵی ئەم ژنە لەبەروی گلەییان لێتی کوڕەکەی قسەی کردو بابە تۆرە لە شتەکە بکۆڵەرەوە ئەنج بزانێت شتەکە چییە یعنی ئەم جۆرە گلیانەشمانەیە کاچێتە کاڵین خۆی شەڕانگوێ زیەگلەیی زۆر جارەچێتە بواری تونەتوژی و تانە و قسەی ناخۆشیشەوە بەڵاست چۆن بتوانین لەم جۆرە خۆمان ڕزگارکەین یەکەم شت بینی هاوسەران هەر کاتێک قسە لە بینی خۆیان نامایەوە حتا ئەگەر گلەیش بێ کەواتە هێشتا سەلامەتە کە لەگەڵ چووە لای کەسی سێهەم کەواتە چۆتە سنووری شەڕەوە عادەتەن باش وایە ئەگەر پێویست بکات کەسی سێهەم بەشداری بکات کە دوو هاوسەرەکە نەتوانن تەکنیکی قسەکردن و گفتوگۆیان هەبێ یا مەسەڵەن دڵڕازی کردنیان نەبێ کەسێکی تر بێت لە دەرەوەی خێزانەکە بەشداری بکات چکە ئەو بە هەست و شعور لایەنگری کەسیان ناکە بەس ئەیبەنە لای باوکی کچەکە دڵی بۆی هەشێ بۆ کچەکەی کچەکە توانێت لە هاوسەرەکەی قبولکە بەس باوکەکە ناتوانێت لەم کوڕی قبولکە چکە ئازێتی دڵی یاوە بۆ چکە هیچ چاکەی لەگەڵ نەکردو بەس هاوسەرەکە چاکەی زۆری لەگەڵ کردو ئەگەر خراپێکیشی لەگەڵ بکە لە بەرامبەرەوانە ئەتوانێت ڕەسیدەکە قبولیکە بەس پیاوەکە ناتوانێت ئەی بیتە لای دایکی کچەکە بە هەمان شێوە لایەنگریان هەیە کاتێک کە لایەنگری بوو دادوەریەکە ڕاست دروست نابێت ئەگەر ببێت لە حاڵەتی ناچاریە بچنە لە ڕاوێژکارێکی دەرونی خێزانی پەروەردەی لە دەروی خێزانەکە کە نایان ناسێت ئەو کاتە ئەمە حاڵەتێکە ئەگەر هەرچوو بەس چاکتر وایە بگەنە قۆناغێک هەر پێویستیان بە دەرەوە نەبێ هەر پێویستیان بۆ نەبێ بچن لە بینی خۆیانە چارەسەریکەن چونکە کورد ئەڵێ قسە کەوتە شارێک کەوتە زارێ کەوتە شارێ هەر ئەو نەکەوتە ناو خێزانەکە ئەگەر برینەکەش چاک بێتەوە بەڵام ئاسەوارەکەی هەر ئەمێنێت بەس ژن و پیاو ئەگەر لە بینی یەکە قسەیەکیشان هەبێ ناخۆشیێکیشان هەبێ وا ساڕێژە بێتەوە خۆیان لە بیریان نامێنێت کاتە دکتۆر ئەگەر هەر کێشەیەک بوو دانیشین بە گفتوگۆ
بەڵام واژ نەبێت تەنیا قسەکەر بین گوێش بگرین ئەمە زۆر گرنگە بۆ گفتگۆ چون ئەمە زۆر جا تەنیا ئەمانە ئەوەی خۆمان هەمانە بیسەپێنین بەسەر بەرامبەرەکەمانە بڵێن من لەسەر حەقم کە ئەمە بگومە دەرگاکانی گفتگۆ داخات زۆر سپاس بە بەڕێز دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بە بەڕێستان بۆ بەرنامە جوانەکەتان هیوادارین هەمیشە ئەم دەستەواژەیە لەناو خۆمانە گلەیکردن بەلایانی ئەرێنیا بکوێتەوە دکتۆر باسی کرد خۆی چێتە شەڕانگیزی و ئەو بابەتانەوە بەڵام ئێمە کاڵەن گلەی یەکەین گلەیەکان بوو ئەوە بێت کە بتوانین پەیوەندیەکان زیاتر تۆڵکەینەوە گلەی لەوە بکەین کە خوشکەکەم چەند مانگە سەردانی نەکردم گلەیەکانمان ئەگەر تۆزێ قورستر بوو کەسیکەی تێکەڵ نەکەین بۆ شێوازە بێت کە بتوانین هەموو پێکەوژیانێکی جوان و لێبوردەیەشمان هەبێ بەرامبەر یەکتر و بە زۆر گلەیش دڵمان نێشێت تۆزی دڵمان ناس بەرامبەرەکە شاگای لە دڵی ئەوە زۆر گرنگە زۆر بەخێوێ دەست خۆش زۆر سپاس.